بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بە یەک گەشتینەوە. بەشی دووەمی بەرنامەکەشمان لەگەڵ بەڕێز دکتۆر محسین عەبدولحەمید مفەکیری ئیسلامی قسە دەکەین. قسە لەسەر کۆمەڵە باسی گرنگ دەکەین، قسە لەسەر سەرەتاکانی دەستپێکردنی کاری بزوتنەوەی ئیخوان موسلیمین دەکەین لە عێراق. دەپرسین ئایا سەرەتای هەشتاکان ئیخوان چۆن توانی دەست بەکار بێتەوە؟ ئایا ئەو ڕووداوانەی لە ساڵانی هەشتاکاندا ڕوویاندا بە تایبەتی لە ناوخۆی عێراقا و حیزبی بەعس ڕوبەڕووی هێزە ناوخۆیەکانە بۆ بەهێزە مەدەنیەکان و بەهێزەکانی دەرەوە بە تایبەتی کوردەکان و شیعەکان هەڵوێستی ئیخوانەکان چۆن بوو لەم بارەیەوە؟ هەڵوێستی بزوتنەوەی ئیخوان موسلیمین بەرامبەر بەو کارە ساتانەی بەسەرگەلی کورددا هات چی بوو؟ ئایا ئیخوان توانی نخبەیەکی مفەکیر لە عێراقا بەرهەم بهێنێت یاخود بۆچی نەتوانرا بزوتنەوەی ئیخوان تاوەکو ئێستا کۆمەڵێک خەڵکی بیریار یاخو مەدرسەیەکی فراوانی گەورە لە عێراقا دروست بکات؟ چۆن توانی سوود لە قوتابخانەکانی تری ئیسلامی ببینێت؟ کۆمەڵێک ڕوودا و باسی گرنگ لەم بەرنامەیەشدا بە میوانداری بەڕێز دکتۆر محسین عەبدولحەمید باسەکەینەوە. سپاس دکتۆر لە بەشی دووەمی بەرنامەکە ئامادەبووی. ئەمەوێ لەوە بچینەوە ناو بەرنامەکە. لە بەشی پێشوە پێشێکەکەی پرسیارێکم کرد بزوتنەوەی ئیخوان موسلیمین چۆن توانی سوود لە مەدرسەکانی تر وەرگێت، چکات تۆ چەند کتێبێکت لەسەر مامۆستا سەعیدی نورسی و کتێبت لەسەر جەمالەدینی ئەفغانی هەیە. وەکو ئیخوانێک تێگەیشتنی ئەوانە چۆن جێکردەوە لە ناو بیر و بۆچوونەکانی خۆتانە کە تۆ سەرەتای هەشتاکان وابزانام دەست ئەکرێتەوە بە کاروباری ئیخوان، کاروباری ئیخوان لە عێراقات تۆ سەرپەرشتیەکەیت؟ یعنی من ئیخوان خۆی ئەساساً لە یعنی لە حرەکەی جەمالدین ئەفغانی و محەممەد عەبدە و سەد ڕەشید ڕەزا هاتە خوارێ. علاقە نەبوو لەگەڵ لە بیدایەتە لە پێش لەگەڵ حەسەن البەنا مەسەرن هەر لەگەڵ ئەو سیانە سەقافەتی ئەو سیانە لەگەڵ سەقافەتی خۆی و ئەزهەری و ئەمانە هاتە خوارێ. ئەمما دوایی پەیوەندی کرا بە حرەکەی هین ناسینی حرەکەی ئیسلامی هی لە پاکستان و هیندستان و ئەمانە. ئەمما حرەکەی سەعید نورسی ئەوە زۆر متأخرە، یعنی ئەو علاقەیە نەبوو لە چلەکانە لە پەنجاکانەوە دەستی پێکرد وردە وردە. دوایی یعنی هەچ کەس بۆ خۆی ڕەسائیلی نووری ئەخوێندەوەکو من مەثەلەن ئەوها، ئەمما بڕێ معلوماتێک شامیل کامیل لەگەڵ ئیخوان هەبوو بێ لە قەدیمەوە ئەوە نەبووە. ئەمما ئێستا تەبعاً لە پاش ئەوەی کەوە ڕەسائیلی نور تەرجومە کرا، دکتۆر ئوستاد ئیحسان قاسم الصالحی ئەو تەرجومەی کرد، اینجا دەست پێکرا بە خوێندنی ڕەسائیلی نور و ئەمانە. قسەکە لەسەر ئەوەیە تۆ یەکێک بووی لە بڵین لە عێراقا ئەگەر باسی پلەبەندی ئیداری حیزبی ژیا بزوتنەوەیان ڕێکخراوی ئیخوان نەکەین، بەڵام یەکی بوو لە مونەزیرە گەورەکانیان. سەرسامی تۆ چی بوو بە شێخ سەعیدی نورسی و جەمالەدینی ئەفغانی وەکو ئیخوانێک؟ بەڵێ من چووکە من جەمالدین ئەفغانی لە پێش ئەوەی ببمە بڕین عزوو لە ئیخوان و ئەمانە من جەمالدین ئەفغانی کە لە سولەیمانی لە ئیبتیدائیەوە پێ شەشی ئیبتیدائیەوە من جەمالدین ئەفغانی مناسی. یەکەمین کتێب کە کاکم دایمە کتێبی قەدری قەلعەچی جەمالدین ئەفغانی. ئەنجا لەوێەوە دەستم پێ کرد بە دراسی جەمالدین ئەفغانی و تا ئەو کتێبەم دەرکرد لە بیدایەتی هەفتاکان جەمالدین الأفغاني المصلح والمفترى عليه. أما نورسي لا، نورسي لباش كهاتم كلية وثقافة من أختك براوان تربو دسم بيكرد خوينا دي ولا كركوك لقال إخوان لقال
إحسان أستاذ إحسان أو ترجمة كرد من تشجيعم كرد إن جا دوای ئەوە وردە توانیم لەسەر سعید نورسی بنووسم. بەڵێ بە چ لایەنێکی تێگەشتی ئەو کارکتەرە سەرسام؟ والله تەبیعی ئەو نورسی عالمێکی زۆر گەورە بووە، داعیەیەکی زۆر گەورە بووە، خوای تەبارەک و تەعالا تەقدیری وا بوو کە ئەم پیاوە بەو ڕسائلانەی کە نووسیتی بەو ئیشانەی کە کردی بەبێ ئەوەی کە يعني اصطدام بکا لەگەڵ حکوومەتی تورکیا و ئەتاتۆرک و ئەمانە يعني بەوە توانیتی تەسیرێکی زۆر گەورە بکا لە تورکیا و بناغەیەکی زۆر قوڵ دابنێت بەو ڕسائلانە و تەبیعی لە پاشەوەی کە خۆی وەفاتی کرد لە ساڵی 1960 تەلەبەکانی کە پێڵن تەلەبەت النور ئەوانە ئیشیان زۆر کرد تا حرەکەی نورسیان هێنایە ئەمڕۆ. بەڵێ تێگەیشتنەکانی یا ڕیسالەکانی ئیستیدامی نەکرد لەگەڵ بزوتنەوەی تۆرانیە دیا بڵێن تورکەکان لە تورکیا کە بە تایبەتی لە 1924 بەدواوە ئەتاتورک دەسەڵاتەگرێت. ڕسائلی نورسی ڕسائلێکی ئیسلامی زۆر پوختە و زۆر حەقیقیەنە. ئەی لێدان لە ڕەموزەکانی دین لە تورکیا بۆ خۆی ئەمە بەشێک نەبوو لە ئیستیدام لەگەڵ نوورسیە لەیانی ئیمانی و لێدان لە ڕەموزەکانی دین بە تایبەتی دوایەوەی کە دەوڵەتی عوسمانی ئەڕوخێت ڕەموزەکانی دین بە تایبەتی منارەی مزگەوتە دیاردەی حیجاب سعید نورسیانەیە سعید نورسیان گرد وەختی خۆی لە زمانی تەرەقی خەریب و ئیعدامی بکەن دوایینا نەجاتی بوو. خوای تەبارەک و تەعالا وای کرد ئەم شەخسە بڕوا بەڕێی خۆیەوە بۆ ئەوەی ئەم ئیسلامیەتە لە پاش ئەوەی کە مستەفا کەمال ویستی بڕوخێنە نهائیەن لە تورکیا و ئەم شەخسە بوو بە سەبەبی ئەوەی کە ئیحیای ئەم ئیسلامیەتە بکاتەوە لە تورکیا کە گەشتە ئەم هاڕاستەی کە ئێستا لە تورکیا. بەڵێ منیش هەر مەبەسم ئەوە بوو کە ئەو بۆ خۆی لێدان لە ڕەموزەکانی دین لە منارە لە مزگە و لە مەلا لە حیجاب لە قورئان لە زمان تەنانە گۆڕینی زمان لە شێوەزاری عەرەبیەوە بۆ لاتینی هەموو ئەمانە بۆ خۆی لێدان نەبوو لە نورسی لە ئەفکاری. بەڵێ تەبعاً نەگە لە ئیسلامیەت ئەوان ڕەسەن هجوومیان کردە سەر ئیسلامیەت. ئەمە نورسی کە عالمێکی گەورە بوو و داعیەیەکی زۆر گەورە بوو نەفیان کرد بۆ بار لە 8 ساڵ لەوێمە دوایی هەر حیاتی هەمووی نەفی بوو حەبس بوو تا وەزع گۆڕا لە تورکیا کە هین هات گۆڕا لە ساڵی 1960 کە یعنی وەزع گۆڕا و حزبی دیموقراتی تشکیل کرا و ئیتر ئەو بارەی ئەو هینەی بارەگرانەی کە لە سریان بە محاسەبەیان بکەین و ئەمانە ئەوە لاچوو لە کتێب توانیان ئیش بکەن. بەڵێ ئیخوان توانی سوود لە هەموو ئەم مەداریسە جیاوازانە وەربگرێت لە ڕووی پەروەردەی تاکەوە دوایی نەک لە ئەوڵیا لەگەڵ ئەوڵیا ئیخوان حرەکەیەکی ئیسلامی میسری تەواو بووە حەسەن بنا عەلاقەی لەگەڵ خارج نەبووە هەر لەگەڵ جەمالدین ئەفغانی و محەممەد عەبدە و سەید ڕەشید ڕەضا و بەعزی عولەماکانی میسر لەو هەینا عەلاقەی لەگەڵ خارجی نەبووە. بەڵێ دوایی لە پاش وەفاتی بەدە 15 ساڵ 20 ساڵ دەستکرا بە عەلاقە لەگەڵ جەماعەتی ئیسلامی لە پاکستان دوایی مەسەلەن لەم ئەخیرانە لە 60 بەولاوە لەگەڵ تورکیا ئەوە مەبەسم لە ڕووی مەنهەجیەوە لەگەڵ منهەجیەوە نەخێت ئیستیفا ئەوان ئیستیفادەی ئەن ئیخوان کرد ئەوان طبعا بە جەماعەی ئیسلامی پاکستانی شەوە ئەکرێ بڵێن ئەو حرەکانەی تریا حرەکە ئیسلامیە ناوچەیانەیە لە ناوخۆی هەندێک وڵاتە هەیە با ئێمە ئێستا بڵین تەنانە ناوخۆی کوردستانی ئێمەش کۆمەڵی حرەکاتی ئیسلامی لە دەرەوەی ئیخوان هەیە یعنی ئەکرێ بڵین ئەمانە هەمان نەهج و میتۆدی ئیخوان پەیڕەوە والله هەموو تەئسیری ئیخوان تیایانە کردووە
تأثير إخوان لهم حركات عالم إسلامي هبوة، يعني نار يعني نبوة، أما تأثير هبوة زۆر. بەڵام ئیخوان خۆی جۆرێک لە داخراوی بەناو خۆیان نەبوو. وتم لزماني حسن منا يعني حسن منا علاقي نبوة لقى الخارج ببي أو كمن بزانم علاقي نبوة لقى مثلا سعيد نورسي، علاقي نبوة لسر مثلا إقبال مثلا برين يعني أما يتر حركة إسلامي حقيقي بووە مصری بووە لە ئەوەڵ جا. قسەکە ڕاستە، تۆ ئەمە وەکو جوگرافیای ئیشکردن ئێڵێ، بەڵام وەکو جۆرێک لە تەعەسوب بۆ مەنهەجیەتی ئیخوان لە عالەمە هەر باو نەبوو یا بەوە نەناسرا بوو بزوتنەوەکە ئەو تەعەسوبەیان هەیە. والله ئەوان من تعصب چی تعصب انتشاریە کرد تأثیری لە عالەمە کرد، من تعصبم نەدیوە پێیان، يعني تعصبێکەوە زدی حركات إسلامية إيش بكن، بالعكس يعني له شو هر شلون إخوانا كان بزاني يا حركات إسلامية هي تأييدي أنا كردن واتصالي أنا لقلا كردن لما بين أنا برين حوارات أبو لما بين أنا أي هۆکاری جیابوونەوەی ئەو هەموو حرکات و بزوتنەوەکانە لە زۆربەی وڵات و شوێنەکان لە ئیخوان هۆکارەکەی چی بوو؟ ئایا مەبەستی چۆن ئەڵێ جۆرێک لە داخراوی ناوخۆیی نەبوو؟ لا بالعكس ئەگەر لە داخراوی ناوخۆ بووایە مرکزەکە زدی فروعەکان ڕائەوەستان بينما ئێمە لە حیزبی ئیسلامی کە لە پاش ئەمریکا احتیلالی عێراقیان کرد ئەو سیاسەتەی گرتمان ئەوان ڕازی نەبوون بەوە، لكن وتیان اجتهادی خۆتانە كيفي خۆتانە عێراق ئەهل مەکەتە ئەدرا بشعابها، هەروەها جەزائیر هەروەها مەغریب هەروەها هەموو استقلالیەتیان هەبووە. بەڵام ێسان دێ لە مەداریسەکانی تر بە تایبەتی ئەوەی ناویانن یا ئەوترێ وەهابیەکان یا سەلەفیەکان، ئەمانە بۆ خۆی بەریەکەوتن و لە بەشێک لە وڵاتەکانە لە بە میسریشەوە بەریەکەوتن و جیاوازی و ناکۆکیان خۆ لەگەڵ ئیخوانا هەبوو زۆر ئەوان هەیان بوو لەگەڵیان، ئیخوانیش هەی بوو لەگەڵ ئەوان. من نمدي وإخوان هيبة يعني زديان قسب كنبسي أمانة شو إخوان سياستي أنوايا إما همو كسباب خوي إشبكات لا شوني خوي بو إسلاميات، أما أجر انحرافات به رديانا دنو بسلا، يعني مثلا وهابية كان حركي سلفي إخوان زديان نمون أوان بونا زدي حركي إخوان. بەڵێ ئێوەش لە عێراقا بە تایبەتی دوای ئەوەی کە دەسەکەنەوە بە ئیشوکار بەڕێزی سەرپەرشتی کاری ئیخوانت کرد لە عێراقا، يعني منو چەند کەسێککە بەڵێ ئەمەی کە باسیەکەیت ئەمانە بۆ عێراقیش ڕاست بوو، یعنی ئێوە لەگەڵ هیچ لە تەیارە ئیسلامیەکانی ترا ناکۆک نەبوون. من نامەوێ بڵێم ئەترسم ئەوە بهار بە تەعەسوب لەسەر من حسابی بکەن، هیچ لە حیاتی خۆمان نەمدی ئیخوانەکان سدی حرەکەیەکی ئیسلامی بکەن لە پێش ئەوە، وإنما ئەگەر بیان زانایە ئەم حرەکانە حەقیقیە و هینە تعاونیان لەگەڵا ئەکرد و ئەچوونە لایەن و مەسەلەن، ئەمما ئەوانەی کە هەبوو بێ هەر لایەکانی تر زدی ئیخوان، یعنی ئەکرێ بڵێن هەرچی لە ئیخوان جیابۆتەوە هەمووی ئەگەر هۆکارێکی سلبی هەبێت لەلایەن ئەوانەوە بۆ ئیخوان نەبووکو مەدرسەکە. يعني مثلا لە کوردستان جیابوونەوە هیچ بالعكس تا ئێستا هەر محەبەت هەیە و اتصالات هەیە و حوارات هەیە و نەبێ يعني بۆ واتان کرد. لەوانەیە بەشێکی پەیوەندی بە تێگەیشتنەکەەوە بێ هەندێک واقع بۆ تۆ باسی کوردستانەکەی لە کوردستانە لە ساڵانی بە تایبەتی هەشتاکانە کە بزوتنەوە ئیسلامیەکان دروست ئەبن لە هەناوی ئیخوانەوە دەرەچن، بەڵام ئەوان واقعێکی ممارەسەکردنی دەسەڵاتی سەدام حسینیان لە بەرچاو گرتبوو بۆ ڕەدی ئەوە ڕەدی زوڵم و ستەمە بەرامبەری وەستان، ئەمە بۆ خۆی ئیخوان
ئەی بۆ نەهاتە سەر ئەم نەهجە، یعنی هەر ئەو نەهجە ئیخوانی خۆی بەپێی واقعەکەش پەیڕەوە کرد. واقعا زۆر تأثیر هنا واقعا زۆر پێیان خۆش بوو، ئەمما نەیانەتوانی قسە بکەن، چونکە ئیخوان وتم ڕاوەستە لە 71ەوە ڕاوەستا تا 80 ساڵێک ڕاوەستا، 20 ساڵ ڕاوەستا، یعنی هی عێراقیش 20 ساڵ بوو، بەڵام لە کوردستانە 10 ساڵ بوو. لە کوردستان آخر دوور بوون لە بەغدا و حیزبی باس و مەجال هەبوو خۆیان ئیش بکەن. باش ئەو کاتانەی تۆ ئیخوان و غەیری ئیخوان، یعنی لە کوردستانە خۆ بەس ئیخوان ئیشی نەکردووە. بەڵێ، بەڵام یعنی ئێستا تۆ ئەوەی کە ئەڵەی ناکۆکی یاخود هەر شتێک کە دروست وەیە پەلی لێبوو بێتەوە ئیخوان، ئەگەر حیزبێکی تازەش دروست ویە پێشواسی لێ کردووە؟ ئەگەر ئەو حیزبە انحرافاتی تیا بکرێت کرابێت لەگەڵیان حیواریان کردووە پێیان وتون، ئەمما دوژمەیەکیتی کردن و ئەوە من نەمدیوە. لەوانەیە بەشێکی لەسەر ئاستی تاکەوە زۆر جاریش لە ئاستی سەرکردەکانە تەشەنوجاتی نەفسی هەبوو یا بەریەکەوتنی شخصی هەبوو. والله نازانم، من يعني 20 ساڵ ئیخوان، من ئیخوانی لەوانەیە بڵم بەشێکی کوردستانەڵم لەگەڵ کوردستان لەگەڵ ئیخوانی عێراقی یعنی بەغدا لەگەڵ بەشی کوردستان هەموو وەختی هەر خۆشەویستی و عەلاقە هەبووە، لەگەڵ ئەوەشە لێرە خۆیان یعنی مەتەلەن لێرە کە ئیشیان کرد بەغدا کە ڕایوەستا بوو بەمانیان نەگوت بۆشی ڕاوەستن بۆ ئیشەکەن. بەڵێ دوایش ئەوەش طبعاً حیکایەتی زۆرە کە حیکایەتی زۆرە، لێرەش هەبوو خەتی یەکە بوو، خەتی دووە بوو، دوایی جیابوونەوە حیزب دروست کرا، ئەمانە حیکایەتی زۆرە. بینەوە سەر باسەکە تۆ لە ساڵی چەندەوە بە دیاریکراوی کاروباری ئیخوانت گرتە دەست لە عێراقا؟ لە ساڵی 1996 هەر بە ئیتیسالات، چونکە ئیخوان بەڵێ ڕاوەستا بوون، ڕاوەستانی عمومی، ئەمما لە شوێنی هەموو شوێنێک بەعزە عەلاقەتی خۆیان دروست کرده بوو. حیزبی بەعس چاودێری ئەمەی نەکرد؟ نەیەکرد، چونکە زۆر بەسری ئیشیانە کرد، یعنی ڕیزەکانیان خەرق نەکرابوون، چونکە ئەوان نەیانەویست خەڵقی بخەنە ناو ئیخوانەوە هەر خۆیان. بەڵێ، ساڵانی هەشتاکان دوای شەڕی عێراق ئێران سەدام حوسێن شتێکی دروست کرد ناپێوترا یا پێش ئەم دوایەش بوو بە تایبەتی حەملەی ئیمانی. ئەو حەملە ئیمانیە بۆچی سەدام دروستی کرد؟ بۆ ئەوەی کەوا کە ئەو شەڕە بوو لەگەڵ ئێران بە ئەتیباری ئیسلامیەتە نوچی و ئەمانە و دین و ئەمانش وتیان ئێمەش مسلمانین کەئەنەوە لە ئیسلامەکە لا ئێمە هەیە، لەبەرەوە ئەو هینە دروست بوو لە بەدا سەدام دروستی کرد. یعنی هین اهتمامکردن بە دیڕاسەتی قورئان و بە حیفزی قورئان و مەجالی دا کە لە مزگەوتەکانیش ئەو نەشاتە بکرێتەوە و ئیخوانیش لەوێیە بەبێ تەنزیم ئیستیفادەیان کرد. ویستم ئەو پرسیارە بکەم وت بڵێم ئیخوان سوودی وەرگرت لەو حەملە ئیمانیە؟ مؤکد بەبێ ئیتیسال لەگەڵ سەدام و بەعسیەکان. ئەی بەعسیەکان لەو کاتانە چاودێریان نەکردن؟ چونکە تەنظیم نەبوو، هەر حەرەکاتی خۆی بوو، چ تەیاری من بووم فلان کەس بوو فلان کەس بوو، یعنی تەیاری سەلەفی سوودیان وەرگرت؟ لە ئەوڵەوە سوودیان وەرگرت، دوای هەمویانی ئەعدام کرد. لەو کاتە سەلەفیەکان هەموو لە سیج نابوون، زۆریانی ئەعدام کران. بەڵێ، بۆ چونکە على ئەساس عەلاقەیان لەگەڵ سعودیە هەیە. بەڵێ، سەدام حوسێن لە کۆبوونە ناوخۆیەکانە یاخود لەگەڵ ئەجهیزەی ئەمنیا کە دانیشتنی ئەکرد زیاتر
مخاطبەی بەشێکی زۆری بڵێن حیزبی داوایە کرد یانی دژایەتێکی زۆریە کرد بەڵام ئەگوترێ بە هەمان شێوە ئەشی وە لا تەنسەو ئیخوان المسلمین بەڵێ ئەوە لە هێنێ کتێبێکیان دەرکرد لە مدیریەتی ئەمری عامە کتێبیان دەرکرد حزب الدعوة العميل لەوێ چوو لە پاش خطابەکەی چوو لە مدیریەتی عامە لەسەر قسەی کرد لەسەریان لەسەر ئەوان و غەیری ئەوان و ئەمانە لەسەر کتێبەکەش کتێبەکەی تا تاریف نەکراو لە پاش ئەوە تالیف کرا چوە قسەکانی سەدام حوسێن لە هەموو لەو کتێبە هەیە دوایی چوار جار من کتێبەکەم خوێندەوە لە خیتابەکەی چوار جار یا پێنج جار ئەڵێت و حرەکەی ئیخوانتان لەبیر نەچێتەوە دوایی فاضل البراق مدیری ئەمنی عام بوو لێی پرسی ئەوە زابیتێک لە مدیریەتی ئەمن العامە کە من حەبس بووم بۆ منی جێڕایەوە وتی هەستا وتی فاضل بقت حركة الإخوان في العراق أبي وتي سيادة الرئيس نهاتوا نماوا ببي معلوماتي إيما وهميان نمانو خويان هنكردو أجبطاليان ليكردو أمانة أري صدام هاواري كردسر وتي فاضل أي أم هزار كاساني لم مزقوتانا نوشكن أم قنجانا بعسين يا إخوانا هو إنسان شي ذكي بو أي زاني إخوان بو هناكري نهاية عناية بەڵێ لە هەشتاکانە لەناو جێیشی عێراقیە دیاردەیەکە بوو لە زابتەکانە لە سەربازە لەوانەیە پلەی باڵاتریش کەسانی ئیخوان مابوونەوە ئێوە چۆن ئەمەتان ڕێکخست بوو لە ناو جێی شاهە نەبوو لە هەشتاکان قەطعاً نەیانتوانی لە جەیش تەدەخولی جەیش بکەین لە ناو جێی ئیخوان نەبوون خەڵکی ئیخوان ئێوە فتووا چیتان نەبوو بۆ ئەوانە کە نەبوو تەنزیم ڕاوەستا بەڵام خەڵکی منتەمی هەبوو بۆ ئیخوان بەڕێ فکری بوو مەسەلەکە هەر مەحەبەت و فکری مابوو لە ناو ئێوە ڕاستە کارتان وەسابوو بەڵام فتوایەک یا جۆرێک لە چارەسەرێکتان نەدۆزی بۆ خەڵکێکی ئێوە لەوانەیە زۆر جار بیسراوەوە گوێبیست بووین لە ناو جێی خەڵکێکە بووە کە پەیوەندی هەبووە لە ژێرەوە خەڵکێکی دیندار و مسلمان بۆ وتراوە ئەوە ئیخوانە بەڵام لە ناو جێی ماوەتەوە و نەهاتۆتە دەرەوە هیچ ممکن نییە ئەوە بە ناوی ئیخوان ئیشی کردبێ یا لەفزی ئیخوانی هیدوو کردبێت یعنی هەر کەسی ژنە بووە کە پەروەردەی ئیخوان بوو بێت و لە ناو سوپا ممکنە بوو بە تەوقیعی کردو بۆ باسی ئەو کاتانە سەدام حوسێن کۆمەڵە تاوانی گەورەی بەرامبەر بە کورد ئەنجام داوە بە تایبەتی ساڵانی هەشتاکان کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە ئەنفال تێکدانی گوندەکانی کوردستان هەڵوێستی ئیخوان چی بوو لەسەرەوانە کیانیان نەبوو کاڕوێستیان هەبێت تەنظیم نەبوو ئەمما ئەفراد و ئەمانە لە ناو خۆیانە بەحسیانە کرد و بە زوڵمیان نەزانی زۆر و زۆر جار من مەسەلە کە ئەچوومە دەرەوە بۆ هین مؤتەمەراتی خارجی زۆرە چووم بەحسی ئەوەمە کرد کە زوڵم کراوە لە کورد ئەوەیان کردووە ئەنفال و نازانم چی بەڵام لە دەرەوەشدا زۆر جاگلەیەوە کرێکە ئاڵێن بڵێن ئیخوان وەکو ڕێکخراوە عالەمیەکە وەکوانی وڵاتانی ئیسلامی و عەرەبی کە هەبوون بەرامبەر بە کیمیایی بارانی هەڵەبجە و بەرامبەر بەو تاوانانەی سەدام بەرامبەر بە کورد ئەیکرد بێدەنگ بوون ئێوە بەڵگەنامەیەکتان لایە شتێکتان لایە کە مەواقیفی ئیخوان لەسەر هەڵوێستەکانی سەدام بەرامبەر بە تەنانە کوردەکانە بەرامبەر بە شیعەکانی ناوخۆشەوە بەرامبەر بە سوننەکانی ژەوانەی کە خۆت باسیەکە ئیخوان من کە عنی مووقیفیان هەیە تەنظیمیان نەبووە تا مووقیفیان هەبێت ولكن هەر کەس بەلای خۆیەوە
هەرکەس بەلای خۆیەوە. مەبەسم ئیخوانی دەرەوەش. ئیخوانی دەرەوە ئەوی حیزبی ئیسلامی بێت بەیانی دەرهێناوە، ئەوی کە بوون بە حیزبی ئیسلامی ئیخوانەکان لە خارج کە ئیشیان نەکرد، بەیانیان دەرکردووە. بەیانیان هەیە. یینە سەر باسێکی تر بێگومان ئەوەی کە تۆڵی هیچ کاڵی حیزبی ئیسلامی بەیانی هەبووە ئەوە لە علاقیان هەبووە. حیزبی ئیسلامی لە پێش احتیلال لە پێش احتیلالی یعنی ئەم 2003 علاقەیان لەگەڵ جەماعەت لێرە هەبووە و لە سولەیمانی هەبووە و هینیان هەبووە. من تقریبا دوای ساڵانی نەوەتەکان ناڵێم تا ڕاپەڕێنی کوردستانیش بەڵام هەشتاکان باسەکە هەشتاکان کەس نەیتوانیەوە قسە بکات، نە تەنظیم هەبووە نە قسە هەبووە، ئەمما لە ناو خۆیانە ئەوی یەکتری ناسی بێ ئەسەب یعنی قسەیان لەسەر ئەم مەعاسی کورد کردووە، یعنی لە ناو خۆیانە. بەڵێ بێگومان جەنابەت لە ساڵانی هەشتاکانیش لە عێراق و لە بەغداوی کۆمەڵە خەڵکی کورد لەوێ هەبوون لە زانکۆکانە لە بەشی کوردی لە تەنانە ڕۆژنامە و گۆڤارەکانی شایشیان ئەکرد. پەیوەندیت هەبوو لەگەڵ ئەو کوردانە؟ هەبوو زۆر. زیاتر لەگەڵ چییە؟ والله لەگەڵ جەماعەتەکانی ئێرە، مامۆساکانی زمانی کوردی، ڕۆژنامە کوردیەکان، گۆڤارەکان، ئەوی ئەوانی کە منحەریف بوون لە ئیسلامیەت علاقەیان نەبوو لەگەڵ ئیسلامیەت، من لەگەڵی علاقەم نەبووە لەگەڵیان، لەگەڵ مولحیدەکان لەگەڵ شیوعیەکان لەگەڵ قەومیە متعەسیبەکان علاقەم نەبووە، ئللا علاقەی هین نەبێت، علاقەی برایەتی کەوا لە سولەیمانی بوون لەگەڵ مەثەڵەن عیزەدین و ئەمانە، علاقەی ئەفکار و مناقەشەتان نەبوو فکرەوەوانە پێکەوە کۆبوونەوە، کەسی لەگەڵ ئیشی خۆی خەریک بووە. باش بەڵێ بەڵام کۆمەڵی خەڵکی دیاری شەبوون ئەمما لەگەڵ تەلەبەکانە من علاقەم بووە، لەگەڵ کاکم مساعدەمان ئەکرد، ئەو عیبە هەر پیا و بیڵێت زۆر مساعدەمان کردن، مساعدەی لەملا لەولا یعنی ئەوی فەقیر بووایە و چی هەبووایە ئەمە مساعدەمانەکردن. کۆمەڵێک خەڵکی دیاری کورد هەبوون لە بەغاوکو دکتۆر عیرفان عەبدولحەمید، دکتۆر محەممەد عیرفان عەبدولحەمید خۆی ئەساسی لە ئیخوان بوو، ئەمما کە چووە ئینگلتەرە و هاتەوە ئیستیقلالیەتی وەرگرت، تەنظیمیش نەبوو، ئینسانێکی موسڵمان بوو. دکتۆر محەممەد ڕەمەزان، دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی، بەڕێ دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی ئێمە من و کاکم علاقەی هینمان هەبوو، علاقەی حەقی یعنی زۆر عمیقمان هەبوو، دەرینمان هەبوو، چونکە من تەلەبەی شێخ مستەفا بوو، ئەو ئیجازەی عیلمی دامێ. دکتۆر مستەفا زەڵمی؟ مستەفا نەقشبەندی. بەڵێ بەڵێ دکتۆر مستەفا نەقشبەندی. باوکی تۆ زیکری دکتۆر عەبدوڵڵات کرد. بەڵێ بەڵێ دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی. علاقەی باوکی پەیوەندیتان بەخۆت بوو زۆر لەگەڵیان. بەڵێ لەگەڵ دکتۆر مستەفا زەڵمی پەیوەندیتان هەبوو؟ طبعاً چۆن لە بەغدا لەگەڵ عالیمە کوردەکان ئەم هەموو خاوەن بڕوانامە کە ئەوە جەنابش علاقەتە بۆ لەگەڵیان من هەندێک لە ناوەکانیانم هێنا لە بەغدا، ئێوە نەتانتوانی شتێک بە ناوی چۆنەڵی فکری ئیسلامی یا بابەتێکی گرنگی خۆماڵی کە پەیوەندی بە جۆرێک لە فکری خۆماڵی ناوخۆیی با بڵێم عێراق و کوردستانیشەوە بێ دروست بکەن بە هەمووتان، ئەمە بۆ دروست نەبوو؟ نە ئەوان ئەیان توانی بیکن نە ئێمە. هۆکار چی بوو؟ هۆکار لە بەغداوی لەژێر حکمی بەعسا بوو. دواتریش دوای کە دوایی عەسرۆیشت علاقە هەموو هاتە گۆڕێ. بەڵێ علاقەمان لەگەڵ حرەکەی ئیسلامی، دوایی علاقەمان لەگەڵ یعنی ماڵی شێخ عوسمان و ئەمانە، علاقەمان لەگەڵ حرەکەی هین جیاوازە علاقات، مەبەسم لە جیاوازە علاقات، مەبەسم بەرهەمهێنانی دیدێکی فکری نوێی ئیسلامیە. هەمومان فکرمان نوێ بوو، کەسمان لەوە دەرنەچوو بووین. ئێستا بۆ نمونە کە تۆ باسی شیعەکەی، شیعە ڕاستە بڕای بە مەبدەئەکەیە، مەبدەئی مەرجەعیەتە،
خۆ دوایی شتێک دروست بوو بە ناوی وەقفی سنی و وەقفی شیعی و ئەمانەشە بوو بەس ئەڵێم شتێکی خۆماڵی کە پەیوەندی بە کۆی سەحوەی ئیسلامیەوە هەبێ ئێمە علاقەمان لەگەڵا هەبوون کە سەحوەی ئیسلامی بەڵێ یعنی بۆ خۆی ئیخوان ڕێگر نەبوو ئەبەدەن یعنی جەماعەتی بڵێن حرەکەی ئیسلامی جەماعەتی علی باپیر شێخ علی باپیر جەماعەتی یعنی مەلا سدیق جەماعەتی هەموو علاقەمان لەگەڵیان هەبوو زۆر بەڵێ ئەمە هەروەکو علاقا من نامێت دووبارەیەکەمەوە بەڵام ئەمیش وەکو ئەفکارێک شتێکی نوێ کە شتێکی دەستە جەمعی بە هەمووتان بەر هیواراتی ئیسلامیمان هەبووە بەڵێ بەڵێ ئەو کاتانە تۆ کە لە بەغدابوون لە وەکو پێشتریش باسمان کرد لە بەشی کوردی بووی وانە بوو لە زانکۆی بەغدا بەشی عەربی بۆ عەفو لە بەشی کوردی عنی دەرسی تەفسیر بەڵێ دەستێکی تەفسیر ساڵێک ئەوە ساڵێک دکتۆرە نەسرین فەخری ڕئیسەی یعنی قسمی کوردی بوو هاتە یەکەمین ساڵ بوو هاتە کە نەموتی دکتۆر دەرسی تەفسیری قورئانمان داناوە ئەمە مهمە زیکری بکەین چاکت کرد ئەمەت هێنایە گۆڕێ وتم آخر من کوردی نازانم باش بە کوردی ناتوانم تەدریس بکەم وتین ها بە عەرەبیەکە و نەختێ ئەو کوردیە هاتە کافیە چی بڕێنە وتم وەڵا کتێبەکەی شێخ محەممەدی خاڵ تەفسیرەکەی لە یەکەمینەوە ئەیگرین بۆیان شەرحەکەم کچی ئەمانە وتی هەمویان 15 کەسێن زۆر نین کە من چوومە یەکەمین دەرس بوو چوومە ناوەوە وتم هاتووم من ئوستادی تەفسیری قورئان و ئەمانە سەیرم کرد هەموو کەوتنە زەردەخەنە و ئەوە حرەکەیەک دروست بوو بڕێن ئیستهزائێک قورئان چییە و تەفسیر چییە و منی شت هینم نەکرد زانیتم نەخۆشی ئەمانە لەکوێیە ئەبێ عیلاجی بکەم وەڵا دەرسمان کرد دەرسم کرد بە تەفسیرەکەی شێخ محەممەدی خاڵ فرعمان مەکرد ئەچوومە ناو مشکلاتی عالەم و سەدەی تازە و فکری تازە و زوڵمی تازە و ئەوانیش وردە وردە سەیرم کرد دەستیان کرد هادی بوون قسەکانم ئەم قسەیانە نەبیستووە ڕۆژێک لە پاش 2 هەفتە کە هەر هەفتەی 2 دەرسم یان لە پاش 4 دەرس کە چوومە ناوەوە یەکێکیان هەستان نام وایە مڕاقیبیان بوون وتی مامۆستا ئەتوانم لە پێش ئەوەی قسە بکەم 2 قسە بکەم وتم فەرموو کوڕم وتی مامۆستا ئێمە زۆر بێئەدەب بووین بەرامبەر جەنابەت و زۆریش بێئەدەب بووین بەرامبەر قورئان وتم نا کوڕم وا مەڕێ میلەتی کورد موسڵمانە میلەتی کورد بە ئەدەبن میلەتی کورد چۆن ئەوە قسەی ئەڕێ وتی نامۆستا مجاملەمان مەکە وەڵاهی زۆر بێئەدەب بووین ئەوەڵ جارێکە هاتی ئێمە هەر وامان نەزانی قورئان و ئیسلامیەت چییە ئەمما ئەم قسانەی کە جەنابەت دەکەی ببوورە ئێمە لە حەیاتمان ئەمانەمان نەبیستووە معنای وایە ئێمە ئیسلامیەتمان نەزانیوە قوتابیەکان هەمویان کورد بوون هەمووی کورد بوو نەک ئەوە نەسلی تازەی میلەتی کورد نەیزانیەوە ئیسلامیەت چییە مەبەستی نەسلی تازە لەکەیەوە جیلێکی ئەڵێن جیلی ئاڵتوونی دوای ئەوان لە هینەوە دەستی پێ کرد ئیتیسالی ئیخوانەکان لەگەڵ هەڵەبجە شێخ عوسمان و براکانی و مەعهەد و
دەی یعنی لە پەنجاکانی سەدەی پێشوو بەدەوە وردە یعنی ئێمە هەرەکەی ئیخوان لە کەرکووک ویسمان یەک مەکتەبە بکەینەوە، مەکتەبەیەکی تازەی ئیسلامی، ئیخوەی ئیسلامی نەک ئیخوەی ئیسلامی، مەکتەبەیەکی وەکو ئەمان مسلمان بچووک شەوێ سووتاندیە کورد سووتانی شوێعیەکان سووتاندیە هەر بە سەراحەتە. لە پاش ساڵێکیکە وتمان نەختێ خۆش بووە بە جارێکیکە محاولە بکەین ئەوەیشیان سووتاند. کاتە ئەکرێ بڵێن ململانی شوعی و مارکسیەکان لە پەنجاکان بەدواوە لە عێراقش و لە کوردستان ململانێ بوو لەگەڵ سەحوەی ئیسلامی یاخود بەگشتی لەگەڵ ئەهلی دین بوو. ئەتوانم بڵێم لەگەڵ ئەهلی دین و ئەوان ئەیانویست دین نەمێنێ لە ناو کورد، باشە بۆ خۆ بەشێکی خۆیان و ئەوانیش ئەتوانم بڵێم حتا قەومیە متعسیبەکان نەک قەومیە. آخر ئەوان بە ناوی بیری نوێەوە ئیشیانە کرد، ئیسلامیان وەک کۆنە پەرست دوێ ناکرد. ئەوان ئەیانەگوت بە دوای کڵاوی بابردوومەکەون وایانەگوت بە ئێمە. ئەمما حەقیقەتەن لە هەڵەبجەوە دەستی پێ کرد، وردە هاتە سولەیمانی لە مووسڵەوە ئیخوانی مووسڵ ئیتیسانیان لەگەڵ دهۆک زاخۆ لەوێوە کرد. ئەمە لێرە دروست بوو. پرسیارێ بکەم ئەکرێ بڵێم بزوتنەوەی ئیخوان موسلیمین کەشتی فریادڕەسی ئیسلامیەکان بوو یا بڕوادارەکان بوو بەرامبەر بەو هەژمونەی چەپ و مارکسیەکان هێناویان؟ طبیعی ئەوان زۆر خەمی ئەوەیان گرتبوو میلەتی کورد لە هەموو مێژووە مسلمان بوون، عولەمای گەورەیان تیا هەڕکەوتووە. ئێستا بچینە مزگەوتەکان نابینین گەنجێکی کورد نوێش بکات، گەنجێکی کورد یعنی هەموو بوونە دوژمنی ئیسلامیەت. لەبەر ئەوە ویستیان لە هەموو لایەکەوە ئەم ئیسلامی تازەیە بڕێ ئیسلامی حەقیقەکە بیگەیەن نەکورد لە هەموو لایەکەوە دەستی پێکرد و الحەمدولله ئێستا ئەچیتە سولەیمانی مزگەوتەکان هەموو پڕی گەنجی مسلمان. بەڵام ئەو مەدداوە ئەو تەیارە چەپە ئێستا خۆ پاشەکشەی کردووە، دیسانەوە بێداری ئیسلامی هۆکاری پاشەکشەکەیەتی یاخود قبول نەکردنی کۆمەڵی ئەفکاری جیاوازە لایەن کۆمەلگاوەیە. مؤکدە کۆمەلگا کە ئیسلامیەتی زانی وە کورد ئەساسەن من دائیمە وتومە بچۆ ناوی کولی کوردێک یعنی بیکۆڵە لە ئەخیرەکەیە ئیسلامیەت دەرەچێت. ئەمانە هەمووی وەکو غیتایەک بوو هات بەسەر میلەتی کورد لە هەموو تاریخیان زۆر مسلمان بوون، چونکە مزگەوتیان هەبووە، لە هەموو دێیە مزگەوت هەبووە، لە هەموو شوێنێک بڕین شیوخی سۆفی باش هەبووە، خراپ هەبووە و باشیش هەبووە. بەڵام وەکو لایەنە سیاسی و ڕێکخراوەکەی بۆ ئەوەش ناڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بە کۆی حیزبە سیاسیەکانەوە، ئەوە بۆ نمونە حیزبێکی کۆنی وەکو پارتی دیموکراتی کوردستان دواتر یەکێتی نیشتیمانی و شۆڕشی نوێ دروسە بێتەوە و تەیاراتی ئیسلامی دێتە کایەوە لە ئاستە سیاسیەکە پێدوانیە بەهۆی ئەو حرەکە قەومیەوە وە زوڵم و ستەمی سەدامەوە بۆ خۆی ئەم حرەکە لە ڕوە سیاسیەکەەوە پاشەکشەی کرد. آخر بۆچی چونکە ئیسلامیەکانی کوردستان چونکە حڕ بوون وەکو ئیخوانی بەغدا نەبوون کە نەتوانن هیچ ژێ بکە کوردەکە ئیسلامیەکان ئەو هینی کوردیان هەڵگرت، مەزلومیەتی کوردیان لەگەڵ خۆیان هەڵگرت. باش پرسیارێکی ترم هەیە جیاواز لەمان ئێستا بڵێن جەماعەتی شێخ عەلا بابیر، جەماعەتی سەلاح الدین، جەماعەتی ئەولا هەموو باسی زوڵمی کورد ناکەن، مەزلومیەتی کوردەکەن یان ئێستا باسیەکەن. طبعا ئەوان بە نسبەت بەشێ لە حیزبە
کانی ترەوە ئەندازەیەک نوێترن یعنی لە سەرەتای ناوەڕاستی هەفتاکان بە دووە سەرەتای هەشتاکان مەبەسم پێشتریشە هەر بۆ چونکە لە بڕین لە سیەکانەوە لە چنەکانەوە تا پەنجاکان ئیسلامیەت وەکو بڕێ ئیسلامیەتی هەر لە ناو مزگەوتەکان و حجرەکانمە چێ سەیتەڕێ کرد لە کوردستان ئەفکاری شیوعیەت و ئەفکاری قەومیەت و ئەفکار و ئەمانە ئەوان طبعاً پێشکەوتن یعنی ئێستا بڕێن ئەحزابە ئەو ئەحزابانەکەی دروستکران لە کوردستان لە چلەکانەوە لەوە پێشتر ئەفکار هەبوو لە چلەکانەوە و عولەماکانی کوردستان هەر لە ناو حوجرەکانمان هەر لەسەر کتێبە قەدیمەکانمان چێ سەیتەڕەی کردە سەر ئەفکاری ژیری تازە ئەوان کردیان ئەحزابیان دروست کرد ئەوسا ئەم ئیسلامیەتە تازە حەقیقیە بڕین لە چلەکانە نەبوو لە کوردستان لە پەنجاکانە نەبوو لە کوردستان دکتۆر ئەکرێ بڵێن لە ڕووی سیاسیەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و شۆڕشەکان تەئسیری بوو لە ڕووی فکری لە ڕووی بێداری ئیسلامیشەوە حرەکەی ئیخوان الموسلیمین و بزوتنەوە تازەکان جەنابێت لە شتێک لە منە پرسی تۆ لە من زیاتر معلوماتت هەیە من کاچی خۆم 50 ساڵ لە بەغدا ژیام ئەوی کە ئەزانم هەر ئەوە بوو کە ئەهاتم و ئەچووم ئەمما حقائقەکە وایە بەڵێ مەبەستی منیش ئەمەیە یعنی هەر لەبەر بینەرەکانیشم هەموو کەس ئەم بەرنامەی ئێمە ئەبینێ ئەمەوێ بە هەردوو ڕوەکەوە هەم ڕووی بزوتنەوەی ڕزگاری خوازی و باڵە سیاسی و چەکدارەکەی کە بزوو مەقاومەت بوو دژی سەدام و دژی حکوومەتی عێراقی ئەمانە لە ڕووی ململانی سیاسیشەوە و لە لایەکی تریشەوە سەحوە ئیسلامێکەواتە هەردووکیان تەئسیریان بوو لەسەر پاشە کشەپێکردنی لە ڕووی سیاسی و حیزبە چەپ و مارکسیەکان و لە ڕووی فکریشەوە بڵێ مارکسیەکان نعم بڵێ مارکسیەکان بڵێ شیوعیەکان کە شکستیان هێنا بڵێ چونکە حتا قەومیە کوردەکانیش خۆ هەر بەشێکی دین و ئیسلامیەت لەکەنوان ماوە هەمویان مولحید نەبوون هەمویان دژی ئیسلامیەت نەبوون ئەوانیش تەسیریان هەبوو تەسیرێکی ئەمما بڕێن تەسیرێکی لە حدێکی معەن لە درست شیوعیەکان تۆ لە کتێبەکە باسی ئەوە ئەەکەی کاتێکە لە بەغدا بوویت هەندێک جار توانی و تا محاسەرات بی بۆ هێزە ئەمنی و ناوخۆیەکانیش لە سەردەمی حیزبی بەعسا چۆن توانیت تەوفیق لە نێوان ئەفکاری خۆت و ئەوەی پێتە لەگەڵ ئەو شێوازی ممارەسەی ئەوان وەکو دەستگای ئەمنی لە ناوخۆیان کرد دروست بکەیت چونکە مخابراتی ئەوان ئەمنی ئەیان نەیانەزانی من ئەخوان چونکە 20 ساڵ ڕاوەستا لە ساڵی چەنەوە تۆ توانیت بچتە ناو دەستگاکان محازەرەیان لە ساڵی بڵێن 75 بەوە لاڵەوە یعنی لە 75 بە دواوە تۆ نەشاتاتم بوو لە محازەرەدان لە هەموو مزگەوتەکانی بەغدا لە مزگەوتەکانی مەسەرەن ئەمبار لە چەند جارێک و مەحلە مەسەرەن لە مووسڵ کە شخصێک عالیمێکی مسلمان لە کوردیەیەکی شەریعە مەبەسم دام و دەستگا ئەمنیەکان شۆڕتە دایرەی ئەوە ئەگەر ئەوایان هەبوایە منیان منعکردن یعنی هیچ کۆد قسەت بۆ نەکردون محازەرە شت بۆ لە ئیخوان و مەخوان و چی ئەمە هەر لەسەر ئیسلامیەت قسەم کردووە بۆ ئەوان بەعام حتا بە خاصیش مەبەستم ئەوەیە لە کتێبەکان دێ ئاماژەی تەیە کە تۆ توانی وتە دەورت هەبێ محازەرەیان قسەیان بۆ لەسەر کۆی ئیسلامەتی بە شێوەیەکی گشتی قسەت بۆ کردن طبیعی لەسەر ئەحکامی شەریعە لەسەر ئەخلاقیاتی ئیسلام مثلا دوو محازەرەمدا لە کولەی شورتیە ئوسوس الأخلاق في الإسلام چونکە شورتەکان بۆ ئەوی ئیستیفادە بکەن هەتا دکتۆر ئەکرەم المەشەدانی خۆی پیاوێکی متەدەین بوو و عەمیدی کولەی شەریعە بوو وتی چونکە
شرطة احتياجي وهي أخلاقيات وربقريت شو كده بعد جاري ظلم العالم كان ئەنجامەکەیت ئەبینی باش بوو بە باری ئیجابیە زور باش بو مثلا لا هنا شيء أمني دو مانج شست ضابطي أمنيا بحث هنا بو عراق وهمو درسيان في أوتن أوسا صدام درسي بيكردبو لسر القرآن وأمانة قصبكات أو نية حملة الإيمانية لەکوێ هێنابوونیان لا هشتاكان هو درسي بيكرد ناڵی شەست زابتیان هێنابوو لا همو عراق ئێ هنا شي دورية شي تدريسي بەڵێ لبي إسلامية عندنا بمن ينقول شي قصي أكل لسر إسلامية أو خود يزاني شو كتو عالم شي إسلامي أستاذي لك جامعي بغداد من لبي سي محاضرة من ده لباش أويك معهدك توابو دورك توابو استفتاء انكرت لكام أستاذ زياتر استفادة نكرت من هن مديري هناك عقيد يقبو مديري دورك عقيد الشرطة يعني وتي توبة يكب درسوي لدرسي تود استفادة عن كدوة شوك أم عالمة حقيقة إسلامية تيناقا أوانش تيناقا بعض يكان يش هو بعض يكان شيء إسلامية تيانتي يقول دجي إسلامية بو تۆ سەدام حسێنت نەبینیوە خۆ نخير الحمد لله ئەی بەرپرسەکانن نەئەبینی قسەیان بۆ بکەیت شتیان بە شێوەیەکی عام لەسەر ئەخلاقیاتی ئیسلامی و ئەوانە بەرپرسەکانی ئەمن شۆرتا لكلية تربية ككلية حزبي بو من أستاذي أوابو إسلاميات بو لكن أوان يعني وايد هاتبو دو تشت قسمك تشي ريبي له ناوي صدام مينا ناوي بعث مينا ئەی بۆچی تۆ دەستگیر کرایت ها بۆچی لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە آخر دەستگیر اكتشافي أنكرت كإما تنظيم مانه ساڵی چەند بوو گیرایت نوتو شش دایرەی ئەمن گرتیتی طبعا يشي هنا كان مان عندما كان مان غلط شي زور قوري كردبو كتاب شي رسالة شي إخواني لجرفان نابو كأشياء بصرة لبيك سيطرة ملاحظة كان أما وازان بارية ده سبب سيرك أما رسالة هنا إخوانية أي قرن أي بنا بغداد تعذيب لشو أمت هنا لشو تي وتي خالب دائما خالي لقيادة إخوان بو لو يودس بيكرت خاڵی ئیبراهیم لەطیف عبد اللطيف إبراهيم عبد اللطيف لو أوش خوي كديش روشت اعترافي نكرت لتعذيب وايتشان كرت رسالة شان هنا بو هن شو بو نماري لقل جنكي قسيان كردبو أو تسجيلان هنا وتيان مثلا أو جنك الليرة تسجيل كان أقر اعتراف نكي لبرشا أو الشرطان تعداء كان لجنكت تسليم بو وتي خلاص هو ما كان شيء من حاجه اعترافي لەسەر تۆ کرد لسر منه لسر بعزل ئەو کاتانە ئیشوکاری ئیخوان دەستی پێ کردبوو طبعا تقريبا صارق بو انتخاباتي تذكرى بەڵام دوایی بۆ ئازادبوونەکەت نەجمەدین ئەربەکان و مرة وزيري هنا نارد کۆمەڵێک خەڵک لە دەرەوە ئیخوانەکانی دەرەوە مرة قيادة كان دروا اجتماعيا كلين لأردن مذكرة قيادەکانی ئیخوان ئەو کاتانە أو مثلا لا يمن ولا ئەوەی لە ئوردون ئیسحاق فەرحان و دکتۆر حەسەن مقتوع حسن دكتور حسن هي سوريا أبو إسحاق فرخان
عبد اللطيف هنا يعني اجتماعيان كردبو بعد شيء بزوم هين توقيعي نار مثلا مكو السودان حسن ترابي فأو ذكريان دابو صدام عفوي كردي أربكان شون بو أربكان وزيري هيني نار وزيري ناوخو نا شوكة أيدي على غير صدام لقى أردوغان باش أما همو أمي ترابي وأمي أربكان وأمي قيادات إخوان لأردن بيوندي إخوانية كبوايان كردولي بربوني توبا طبعا شو أوسى صدام نختي الرأي لسر إخوان قرابو شون كروجك ملاكان همو بين شميع شون لا عزة الدوري عزة الدوري وتي من أجر بدس من بإخوانك أنا مو إعدامك أما سيد الرئيس نايرت رينا وازيان اللي بينا أجر سلاح يان هرقرت إما معالجة يعني كي يعني ما دام موجود خلاص سپاس من کۆتاییبم بەشێنم دوایین پرسیاری بە کورتی لە یەکەم ئەگەر ئەربەکان و حەسەن تورابی و ئیخوان موسیمین و عەبدولمەجید زەنەدانی تەداخولیان نەکردایە تۆش وەکو بەشێک لە هاوڕێکانی ئەعدامەکرایت؟ ئێمە هەمومان نەجاتمان بوو نەک هاوڕێکان ئەوی لەگەڵمم ئەنم هەروت و پێم وت لە نەوەتەکانە ڕەئی سەدام نەگۆڕابوو ئەگۆڕابوو لەسەر ئیخوان نەختێک بەڵێ بۆ چونکە لە هین دەرکەوت لە تحقیقات ئێمە يعني تاوانتان نەبوو بەس ئیخوانیش بوون يعني ئەمانەویست بیگەڕێنینەوە بۆ گەنجەکان سلاح هەڵنەگرن ضدی دەوڵەت بەڵێ ئیمان مەمەوە نەبوو ئێمە سلاحگرتن ضدی دەوڵەت زەدی دەوڵە باشە خۆ من وتم پرسیاری کۆتاهیە بەڵام خۆ لە ئیسلامیش ستەم هەر ستەمە یعنی ستەم کارێک هەبێ ئەگەر بە قسە و بە داوە و بە نازام چی نەیەتە سەرڕێ ئەی نابێ هەر بەرامبەری بوەسی بۆی شرط نییە تحقیقی هەدەفکەی شرط نییە زانیت لە شەرع ئەڵێ ئەگەر توانیت حقیقەتەن بیگۆڕە زانیت کە بە سلاح فتنەیەکی گەورە دروستە بێت نایکەین ئەی بۆچی ئیخوان پشتیوانی حەماسەکە لە فەلەستین بەڵام بۆ مسلمانانەوە ئەرزێکی مسلمان لە یەهودیی عالەمی داگیریان کردووە بەفڕوضە بە زوڵم بە زۆرداری بە کوشتن تۆ مفەکیرێکی ئیسلامی بە مسلمانێک کولی مسال باش ئەوە خاکی داگیرکرا و زۆڵمە بەڵام تۆکو مفەکیرێکی ئیسلامی خۆ سەرکردەکانی بە تایبەتی تەنانەوەی پێوتە تاقیەکانی عەرەبیش لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەو واز لە ئەوروپا ئەوانە بێنەکە غەیرە دین و ئەوانن ئێخۆ هەموو ئەمانە چۆنەڵی ڕنگدانەوەی ستەم و ممارەسەکردنی کاری ستەمکاریان تایە بۆچی جیهاد دژی ئەوانە ئیخوان دژێتی جایز نییە بەس بۆچی دژی ئیسرائیل لە ناو شعبێکی مسلمان زاڵمێک هەبێت توانید ئەمە لابەرە لا یەبەی نەتوانی سلاح هەڵناگری چونکە ئەگەر بێتە سەبەبی ئەوە چیە زەرەرەکات مسلمانەکان یعنی ئەگەر نەتوانی بژاردەی ترت نییە بێ بوەسی ئەگەر کولی خۆی ئەڵێ ئەگەر نەتوانی بیگۆڕی بە قووەتەکە ئەبێتە سەبەبی چی فتنەیەکی گەورە لەناو ئەرزی مسلمان لە فەلەستین شعبێکی ئەرزی گراوە ئەوە 70 ساڵە زوڵمان لێ ئەکرێت و مقدساتی مسلمان ئەوە بۆ حەماس ئەمای کرد چونکە مخابراتی حەقیقیان وەرگرت کە ئەحباری یەهود حازریان کردووە کە مەسجد الأقصا هین بکەن یعنی هەدم بکەن و هین لەسەری دابنین ڕای تۆ لەسەرەوە چێسە حەماس تۆمەتبارەکرێت لەسەرەوەی کە سەبەبی ئەم هەموو کوشتارە بوو تایبەتی هەندێک مامۆستا لە سووریا ئەوە نەبواە حەماسەوەی کردای فتوا چێدا هەندێک مامۆسا لەوانەیە کەسایەتی ئاینی باریزی کوردستانی هەیە هەیە
من لێرەوە ناکرێت ناوبێنم بەڵام ڕوونە لە اتباعی سیاسەتیان کردووە سیاسات كل عالمێکی مسلمانە بێ مسلمان بێ ئەبێتە ئیدی ئەمە بکات ئەمە شتێکی زۆر گەورەیە کرا بەشار الئەسەد ملیۆنێکی کوشت بۆ قسەیان نەکرد ملیۆنی مسلمان کوشت بەشار الئەسەد 10 ساڵ لێرەیە دیفاع لە ئەرضی مسلمان بە 100,000 کەس بکوژرێت ئەبێ بکوژرێت بۆ ئەوەی فەلەستین ئینقاذ بکرێت قیبلەی مسلمانان ئینقاذ بکرێت عەردی مسلمانان ئینقاذ بکرێت ئەم عەردە لە 30,000 لەوە پێشتر عەردی مسلمان بووە و عەردی عەرەب بووە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر موحسین عەبدولحەمید لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵمان ئامادەبووی. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر موحسین عەبدولحەمید تاوەکو بەشێکی تری بەرنامەکە لەگەڵ بەڕێزیان بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ.